کۆمەڵگەی کوردی لە نێوان شەقەکانی دوێنێ و ئەمڕۆدا. لە شەقەکانی ئەمنی بەعسەوە بۆ شەقی پۆلیسە کورد زمانەکان. شەقتێ هەڵدان مێژوویەکی درێژی لەگەڵ کورد بەگشتی و کوردانی باشوور بە تایبەت هەیە. ئەو سەردەمەی بەعز لە کوردستان حاکمی مطلق بوو، ڕۆژ نەبوو کوردێک شەقی ئەمنێکی بەعز نەخوات. لە ناو جەرگەی بازار، چێشتخانە و سەرشەقامەکان، زانکۆ و مزگەوت و قوتابخانەکان مولازم موحسین کەی بەدڵ نەبوایە بەر شەقی دەدا. دوجار مولازمەکانی بەعز بەر شەقی مێژوو کەوتن و ڕۆیشتن. ئەوان ئاسەواریان نەما، بەڵام کولتورەکەیان تا ئێستاش بەردەوامە. لە دوای ڕاپەڕین و بە تایبەت لەم ساڵانەی دواییدا مێژووی شەقەکانی بەعز بە شێوەیەکی تر خۆی دووبارە کردەوە. ئەم جارە بە پۆستاڵی هاوزمانە کوردەکان شەق لە هاوڵاتی کورد درا، کەرامەتی تاکی کورد شکێنرا. هەموو وەمانزانی بەعز بڕوات ئیتر لەشمان ئاسەواری شینبوونەوەی شوێن پۆستاڵەکانی بەعسی پێوە نامێنێت. نەمانزانی ئەم جارە پۆلیسە کوردەکان شەقشەقێنی جادە و بانمان پێدەکەن. تەنانەت دەست لە مامۆستا و قوتابی و پزیشک و ڕۆژنامەنووسیش ناپارێزن، کێیان بەردەست بکەوێت لە چاوتروکانێکە شەقشەقێنی پێدەکەن. لە هەولێری پایتەختەوە ڕۆژانێک ئەمنەکانی بەعز لە کن قەرات خەڵکیان بەرشەق دەدا، بەڵام چرخی زەمانە سوورا و ئەم جارە ئاسایشە کوردەکان لەسەر ئەوەی مامۆستایان داوای موچە و مافە سەرەتاییەکانی خۆیان دەکەن بە بەرچاوی دنیاوە مامۆستایەکیان بەرشەقدا و کەسیش نەیوت ئەفەنی ئەوە تۆ چیت کرد. هەر لە هەولێری هۆلاکۆ بەزێنەوە جارێکی تر پزیشکێکی کورد بە زمانێکی شیرینی کوردیەوە هاواری بۆ مافەکانی دەکرد، لە پڕ شەقێک هات و شکۆی شکاند. کەسیش نەیزانی کاکی شەقوەشێن چی بەرامبەر کرا. شەقوەشێنەکان هێندە بە پاڵەوان تەماشاکران، کارگەیشتە ئەوەی پەرلەمانتار حرەمی پەرلەمانی لێ بووە هۆڵی کۆنگفۆ، هاوپیشەکەی خۆی بەرشەقدا. ئەم جارەش هەر بە بێدەنگی تێپەڕی. سلێمانی شاری هەڵمەت و قوربانی، ئەو شارەی ڕۆژانێک قاچی شەقوەشێنەکانی بەعسی دەشکان، ئێستا گرفتاری شەقوەشێنەکانی حکوومەتە کوردیەکەیەتی. لە سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە، تەنیا لەسەر ئەوەی قوتابیەک داوای دەرماڵەکەی دەکرد، ئاسایشێکی مەدەنی وەک ئەوەی داعشێکی دەست بە خوێنی پێشمەرگە سووربووی دیل کردبێ بە شەق بەربووە سەری پڕ لە شکۆی و دوێترین جۆری شەقوەشاندنی تۆمار کرد. ئەگەرچی وترا کاکی شەقوەشێن سزا دەدرێت، بەڵام تاوەکو ئێستا کەس نازانێت چی لێکراوە. لە نێو خۆپشاندانەکان مامۆستا و قوتابی زانکۆ بەرشەق دران و کاتێک ڕۆژنامەنووسێکیش ڕووماڵی شەقەکانی دەکرد، ئەویش بەر ڕەحمەتی شەقەکان دەکەوت و کەرامەتی خۆی و کارەکەشی هەنجن دەکرا. دیسانەوە بە بەیاننامە و یاداشتێک هەموو شت ئاسایی دەبووەوە. کارگەیشتە ئەوەی لە نێو حرەمی دادگادا ئەو شوێنەی سەری زمان و بنی زمانی بەرپرسان سەروەربوونیەتی خودی پارێزەری یاسا کە هێزە ئەمنیەکان بوون بە شەق بەربوونە خێزانێک کە قوربانی زوڵمێک بوون و داوای مافی خۆیان دەکرد. هەموو ئەو شەقانەی ساڵانی ڕابردوو بکەرانیان سزانەدران بوونە هۆی بەردەوامی شەقەکان و تا دێت نوێگەری لە وەشاندنی شەقەکاندا دەکرێت. ئەگەر جاران شەق تەنیا بەرامبەر پیاوان بەکار هاتبێت، ئەوە لە ئێستاوە شەقەکان بەرجەستەی ئەو ژنانش دەکەون کە جەرگیان سوتاوە و کوڕ و برایان کوژراوە و لە دادگادا بەرشەق دەدرێن. تۆش شەقێکمان پێ بڵێ کە لە خەڵکێک درابێت و ئێمە بیرمان چوو بێت باسی بکەین.